بەخێر بێن خوێندکارانی ئازیز وەکو وەفایەک بۆ ماندووبوونی مامۆستایان و ئەنجومەنی زانکۆ بفەرمونون هەستنە سەر پێ تاکو و تەشریف بهێننە ژوورەوە. هەموو لایەک بەخێر بێن. ئێستاش مەراسیمەکەمان دەست پێ دەکات بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز کاک زانیار ڕەحیم با بفەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم
الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى صدق الله العظيم. زۆر سپاس بۆ کاک زانیار. بەڕێزان بەڕێزەوە دەوەستین لەگەڵ سرودی ئەیڕەقی و مارشی زانکۆی گەشەپێدانی مرۆیی فەرموون. زۆر سپاس بۆ هەموو لایەک فەرموون دانیشن. بەڕێزان ئێستاش بفەرموون بۆ وتاری لیژنەی باڵای مەراسیمی نۆەمین و دەیەمین خولی دەرچوان لەلایەن بەڕێز سەرۆکی لیژنەی مەراسیم دکتۆر ئەمجەد محەممەد عەبدوڵڵا با بەڕێزیان بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان
بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، بەڕێزان مامۆستایان، خوێندکارە ئازیزەکان، سەرەتا بە ناوی لیجنەی ئامادەکاری ئەم مەراسیمەوە بە خێراتنێکی گەرمی ئێوەی خۆشەویست و ئازیز دەکەین و جوانترین پیرۆزبایی ئاراستەی خوێندکارە دەرچۆکان دەکەین کە سەرڕای ناهەمواری دۆخی تەندروستی و ئابووری توانیتان قۆناغی خوێندنی زانکۆییتان تەواو بکەن. یەکێک لە سیما جوانەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەک زانکۆیەکی پێشەنگ و نمونەیی ئەوەیە کە لەگەڵ هەموو بارودۆخ و گۆڕانکاریەکاندا توانیوێتی و دەتوانێت کاری خۆی و خزمەتەکانی بە زانست و زانیاری و پێگەیاندنی کادری کارامە بۆ کۆمەلگا بە جوانترین شێوە پێشکەش بکات. تێپەڕاندنی ساڵێکی پڕکێشە بۆ هەمووان سەخت بوو، بەڵام بێگومان بۆ خوێندکاران سەختتر بوو. سوپاس بۆ خوای گەورە، بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک توانرا ئەو قۆناغە گرنگەی ژیانتان ببڕن و ببنە دەرچووی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و ئامادە بن بۆ بازاڕی کار و خزمەت بە کۆمەلگاکەتان. دووبارە پیرۆزبایی گەرم ئاراستەی ئێوەی بەڕێز دەکەین. هەردەم ژیانتان شاد و پڕ لە خۆشی بێت و سەرکەوتوو بن. زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ کاک دکتۆر ئەمجەد. بەڕێزان بفەرمونون بۆ وتاری سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید با بەڕێزیان بفەرمێت. ئێوارەتان باش. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، مامۆستایانی بەڕێز، قوتابیان و خوێندکارانی ئازیز، دەرچوانی خولەکانی نۆیەم و دەیەمی زانکۆی گەشەپێدانی مرۆیی، بەڕێزان، سەرەتا بە ناوی خۆم و ئەندامانی ئەنجومەنی زانکۆ و مامۆستایان و سەرجەمستافی زانکۆوە پیرۆزبایی گەرم ئاراستەی ئێوەی بەڕێز دەکەم بە سەرکەوتنتان لە بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆس لە پسپۆڕیەکانتاندا. ئازیزان، لە کاتێکدا هەوڵ و ماندووبوونی ئێوەی بەڕێز دەنرخێنین، زۆر سوپاسی مامۆستایانی زانکۆ دەکەین کە دڵسۆزانە بە شێوەیەکی دروستوانیان ئێوە بگەینە ئاستێکی ئەکادیمی زانستی بەرز کە شایەن بە وەرگرتنی بڕوانامەی زانکۆ بن. ئەمە لە کاتێکدا کە ڕۆڵی کەس و کارتان و ماندووبوونیان بۆ گەیشتنی ئێوەی ئازیز بەم ڕۆژە جێگای ڕێز و پێزانینی هەموو لایەکمانە. بەڕێزان، زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە بەردەوام لە خەمی خزمەتکردنی کۆمەلگاکەماندایە. بۆ ئەو مەبەستەش خاوەنی زانکۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداخی ئەم زانکۆیەی خستۆتە خزمەتی توێژی قوتابیان و خوێندکارانی ئازیزەوە کە خزمەتێکی تری بەڕێزیانە بۆ کۆمەلگاکەمان. ئامادەبوانی بەڕێز، هەروەک هەمومان دەزانین ماوەی 2 ساڵە پەتای کۆڕۆنا هەموو جیهانی تووشی قەیران کردووە، تا ئێستاش بەردەوامی هەیە و زۆربەی سەکتەرەکانی خزمەتکردنی تا ڕادەیەکی زۆر سست کردووە. هەر بۆیە مەراسمی خولی دەرچوانی نۆیەم و دەیەم لە یەک کاتە ئەنجامدرا. بەڵام سوپاس بۆ خوای گەورە، هەر لە سەرەتای ئەم قەیران تەندروستیەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئامادە باش بۆ گەیاندنی زانست و دانەبڕانتان لە پسپۆڕیەکانتان و بەو تەکنۆلۆژیا بەرزەی لە زانکۆشا دەستەبەر کراوە وانەکان بە شێوەی ئۆنلاین و ئاوێتە بەردەوام بوون. ئەم پێشەنگەی زانکۆ لەو بارودۆخەدا کارێکی گەورە بوو بۆ خزمەتکردنی ئێوەی ئازیز، هەروەک چۆن لە بەرزکردنەوەی ئاستی زانستیدا زانکۆ پێشەنگە، لەوانە بۆ یەکەم جار زانکۆ توانی لە عێراق وەرەمی کوردستانە بۆڵۆنیا پرۆسێس جێبەجێ بکات و هەروەها بەشدار بێت لە بەرنامەی ئێراسمەس پڵەس و چەندین کاری تری زانستی و ئەکادیمی کە زانکۆی خستوەتە پێشەنگەوە. زانکۆ بە هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی ئێوەی ئازیز و سەرجەمستافە دڵسۆزەکەی توانیوێتی لە ڕیزبەندی جیهاندا بەردەوام پێش بکەوێت و هەروەها لە ڕیزبەندی ناوخۆیشدا لە پێشەنگدا بێت. جارێکتر پیرۆزباییتان لێ دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم لەگەڵ ڕێزمدا. زۆر سوپاس بۆ بەڕێز سەرۆکی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید. بەڕێزان بفەرمونون بۆ سوێند خواردنی خوێندکارانی دەرچوو لەلایەن بەڕێز پرۆفیسۆری یاری دەدەر دکتۆر هیوا ئەبووبەکر
یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێڕی و دارایی با بەڕێزیان بفەرمێت داواکارین هەمووتان هەستنە سەر پێ. سوێن دەخۆم بەخوای گەورە دڵسۆز بم بۆ کوردستان ئەمەکدار بم لە کار و پیشەمدا لە پێناو بەدیهێنانی ئامانجی گەلەکەم کار بکەم بۆ پێشخستنی وڵاتەکەم. زۆر سپاس. فەرموون دانیشن. زۆر سپاس بۆ یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێڕی و دارایی دکتۆر هیوا ئەبوبەکر. بەڕێزان، ئێستاش داوا دەکەین لە بەڕێز جەنابی پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆ بفەرمێ بۆ پێدانی بڕوانامەی دەرچوون بە خوێندکاران. سەرەتا داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کەنعان حەمەغەریب ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیاری دەکەین بفەرمێ بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە لە بەڕێز سەرۆکی زانکۆ. داوا لە سەرجەم دەرچوانی کۆلێژی یاسا و ڕامیاری دەکەین بفەرموون هەستنە سەر پێ. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێستان ڕاوەستاون هەموو پێداویستەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە پسپۆڕی یاسا، دیپلۆماسی و پەیوەندیەکشتەکان زانستە ڕامیاریەکان تەواو کردووە. داواکارم لە بەڕێستان کە ڕەزامەندی بفەرمونون بڕوانامەی بەکالۆریۆسیان پێ ببەخشن لە پسپۆڕەکانیاندا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی یاسا و ڕامیاری و لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە سەرجەم پێداویستەکانیان بەدەستهێناوە بەپێی ئەو دەسەڵاتی پێماندراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس بە دەرچوونی بەشەکانی یاسا، دیپلۆماسیەت و پەیوەندیگشتەکان و زانستە ڕامیاریەکان لەگەڵ پێدانی هەموو ئەو مافجاوکارانەی ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت پیرۆستان. زۆر سپاس. فەرموون دانیشن. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سوهەیب مستەفا ڕاگری کۆلێژی زمان دەکەین بفەرمێ بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە لە بەڕێز سەرۆکی زانکۆ. داوا لە سەرجەم دەرچوانی کۆلێژی زمان دەکەین بفەرموون هەستنە سەر پێ. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان ڕاوەستاون هەموو پێداویستەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە پسپۆڕی زمان و ئەدەبی ئینگلیزی و زمان و ئەدەبی عەرەبی تەواو کردووە. داواکارم لە بەڕێزتان کە ڕەزامەندی بفەرمونون بڕوانامەی بەکالۆریۆسیان پێ ببەخشن لە پسپۆڕیەکانیاندا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زمان لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە سەرجەم پێداویستەکانیان بەدەستهێناوە بەپێی ئەو دەسەڵاتی پێماندراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس بە دەرچوانی بەشەکانی زمان و ئەدەبی ئینگلیزی و زمان و ئەدەبی عەرەبی لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوجاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. پیرۆزە. فەرموون دانیشن. زۆر سپاس بۆ ڕاگری کۆلێج. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مزهیر شەعبان ڕاگری کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا دەکەین بفەرمێ بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە لە بەڕێز سەرۆکی زانکۆ. داوا لە سەرجەم دەرچوانی کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا دەکەین بفەرموون هەستنە سەر پێ. لذا يرجى من سيادتكم التفضل بمنحهم شهادة البكالوريوس كل حسب اختصاصه. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا و لەبەر ئەوەی ئەم خوێندکارانە سەرجەم پێداویستەکان بەدەستهێناوە بەپێی ئەو دەسەڵاتی پێماندراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس بە دەرچوانی بەشەکانی زانستی کۆمپیوتەر، تەکنۆلۆژیای زانیاری لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوجاوکانی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. پیرۆزە. فەرموون دانیشن. سوپاس بۆ ڕاگری کۆلێج. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر موحسین ئیبراهیم ڕاگری کۆلێژی کارگێڕی و ئابووری دەکەین بفەرمێ بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە لە بەڕێز سەرۆکی زانکۆ. داوا لە سەرجەم دەرچوانی کۆلێژی کارگێڕی و ئابووری دەکەین بفەرموون هەستنە سەر پێ. ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان ڕاوەستاون
هەموو پێداویستەکانی بەدەستهێنانی بڕوانامی بەکارهێنانیان لە پسپۆڕیەکانی زانستی دارایی و بانک کارگێڕی کار ژمێریاری تەواو بکرێت. داواکار لە بەڕێستان ڕزامەندی بفەرموون بڕوانامی بەکارهێنان پێ ببەخشن لە پسپۆڕیەکانیان. لەسەر داوای بەڕێزراگری کۆلێجی کاژێڕی و ئابووری و لەبەرەوەی ئەم خوێندکارانە سەرجەم پێداویستەکانیان بەدەستهێناوە بەپێی ئەو دەسەڵاتەی پێمانراوە بڕیارماندا بەبەخشینی بڕوانای بەکارهێنەری بە دەرچوانی بەشەکانی ژمێریاری و کاژێڕی کار و زانستی دارایی و بانک لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوزیاکانی ئەم بڕوانەمە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. پیرۆزە زۆر سپاس بۆ ڕاگری کۆلێژ، زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی زانکۆ بۆ بەخشینی بڕوانامەکان. لە کۆتایی ئەم مەراسیمەدا پیرۆزبایی گەرم ئاراستەی سەرجەم دەرچوانی زانکۆکەمان دەکەین و هیوای ژیانێکی شاد و بەختەوەرتان بۆ دەخوازین. پیرۆزباییتان لێ دەکەین و هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن. بەڕێزان، وەک وەفایەک بۆ ماندووبوونی ستافی مامۆستایان و ئەنجومەنی زانکۆ داواتان لێ دەکەین هەستە سەر پێ تاکو و تەشریف بەرنە دەرەوە.